بەڵێ ئەزیزانمان لەگەڵتان بەردەوام بین لە تۆری دووهەمدا باز لە بابەتێکی دیکە دەکەین کە بێگومان کرانەوەی تاکەکانی کورد بە ڕووی تەکنەلۆژیادا و هاتنی ئینتەرنێت و سۆشیال میدیاکان کرانەوەیکی خێراوە بێ ئەوەی هۆشیارەیەکی تەواومان هەبێت لەسەر بابەتەکە کە بێگومان ئەمەش دوجار کاریگەری نەرێنی لەسەر تاکەکان دائەنێت بە تایبەتتر گەنجانمان کە لە ئێستادا هەندێک بابەت هەن لە سۆشیال میدیاکاندا کە نە لەگەڵ کەلتوری ئێمە دەگونجێت نە لەگەڵ ئاینی ئێمە دەگونجێت بەڵام ئەوەیە کە ڕەواجێکی زۆری پێدراوە و خەڵکێکی زۆر تەماشای دەکات و وەکو بڵێ بۆ بە شتێکی باو و ڕۆژانە دەبینین کە دەبێتە ترند هەندێک بابەت و ڕۆژانە هەندێک لایڤ دەکرێتەوە کە نە سوودمان پێ ئەگەیەنێت نەزانیاریەک دەدات بە ئێمە بەڵام هەندێک لە گەنجان کاتەکانی خۆیان بەم بابەتانەوە بەسەر دەبن بەبێ ئەوەی کە هیچ بەرەو پێشچوونێک لە خودی خۆیاندا لەو بابەتانەوە دەست بخەن بگومانمەش کاریگەری لەسەر ئەم بابەتە دروست دەکات لەگەڵ ئەوەشداین کە کاریگەری باشی هەبووە بەڵام لە ئێستادا کاریگەری خراپەکان زۆر زۆر زیاترە زۆر زیاتر دەرکەوتووەوە بەتابەت لە چینی گەنجاندا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بزانین کاریگەریە نەرێنەکانی سۆشیال میدیا لەسەر ڕەفتار و کرداری گەنجان چۆن دەرکەوتووە میوانێکمان دەبێت لە ستودیۆکانمان لە هەولێرەوە کوردستان ڕسوومان لەگەڵدا دەبێت نووسەر و پەروەردەکار کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سڵاو لەبێت خاتە کوردستان زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی سڵاو لە ئێوەی بەڕێزیش زۆر سپاس لە خزمەتم زۆر باشە خاتە کوردستان بالۆ دەست پێیم بزانین ئایا ئەو شێوازە بەکارهێنانەی سۆشیال میدیا کە ئێستا ناو تاکانی کۆمەلگا بە تایبەت گەنجان بوونی هەیە ئایا شێوازێکی دروستە بەپێی ئەو هۆشیاریە کە گەنجان هەیەە لەسەر سۆشیال میدیا یاخود جارێکە پێویستمان بە هۆشیاری زیاتر و بەرەوپێشچوونی زیاتر لەسەر بەکارهێنانی سۆشیال میدیا بەڵێ طبعا ئەو قسەی کە ئێمە ئێستا کاری لەسەر دەکەین کە گەنجان بە شێوازێکی دروست سۆشیال میدیا بەکاربهێنن و بینەوە سەر ئەسڵی بەکارهێنانی بەڕاستی کاتێک ئێمە قسە لەسەر ئەو شتانە دەکەین کۆمەڵگاکەمان گەیشتۆتە ئاستێک ئەوەی لەبیر چۆتەوە کە سۆشیال میدیا تەندروستە یان تەندروست نییە و بە شێوازێکی دروست بەکاری بێنیان بەکاری نەهێنێ و تووشی هۆگربوون بووە و گەیشتۆتە مەرحەلەیە کە بەبێ مۆبایلەکەی ناژی لەبەرەوە ئەوە زۆر گرنگە ئاماژە بەوە بدەین کە ئەو گەنجانەمان کۆمەڵگاکەمان بەگشتی لە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵاتی بزانین چیان زەرەر کردووە ئەو زەرەرانەی کە تووشیان بۆ لە بەکارهێنانی سۆشیال میدیا ئەو زەرەرە گەورانە ئەوانن کە پێیان دەگوتێت دەرفەتی عمر و دەرفەتی تەمەنی ئینسان واتە بە جۆرێک سۆشیال میدیایان بەکارهێناوە کە ئاستی ئەزمونکردنی خۆیان ئاستی بەرەو پێشبردننی خۆیان و هەروەها وەستانی عقلیان لە شوێنێک کە نەدەبوو لێ وەست بوەستێنرێن لەگەڵ گەورەبوونی تەمەنیان عقلیان گەورە بکرێ هەموو ئەوانەیان بەهۆی خراپی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەدەستداوە ئەمەش هەمووی لە ئەنجامی ئەوەیە کە گەنجەکانمان فراغەکانیان ئەو کاتانەی کە لە ماندووبووندان و دەیانەوێ کاتی خۆش بەسەربەرن و لە ماندووبوونی خۆیان ڕاکەن و کەمی زانیاری لەسەرەوەی کە دەبێت هەر شتێک چۆن بەکاربهێنرێ ئەمە وای لە گەنجەکانی ئێمە کردووە کە زەرەرێکی زۆر گەوریان بەربکەوێت لە بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکاندا و ئەو زەرەرەش پێ دەوتێت دەرفەتی عمر و دەرفەتی تەمەن کە ئینسان لە دەستیدایە و لە دەستی دەدا چونکە سۆشیال میدیا وەرە ئینسان دەکات لە چەقێک ڕاوەستێ لەو شوێنە ڕاوەستێ و ئاگەی لە جیهانی ئەزمونکردن و جیهانی پراکتیزەکردن نمێنێ خۆی دوو زۆر جیهان هەیە جیهانێک هەیە پێ دەوتێت جیهانی ئامادە کە مرۆڤ بۆی ئامادەکراوە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە و جیهانێکیش پێ دەوتێت جیهانێک کە خۆم هەڵی دەبژێرم واتە خۆم بڕیاری لەسەر دەدەم ئەمە جیهانێکی گەورەیە ئەمە پێ دەوتێت جیهانی دووەم پێ دەوتێت جیهانێکی گەورە جا لە جیهانی یەکەمدا گەنجەکانی ئێمە و کۆمەڵگای ئێمە بەگشتی لەم جیهانە قەتیز بووە لێ ماوەتەوە لەبەرەوەی کە وای زانی ئەو کەسێک کە ئەم شتانە دێنیتە ناو ئەو کۆمەڵگایەوە کەسێکی زۆر دڵسۆزە و زۆر باشە و بەبێ خەمی ئەم شتانە دروست دەکا و دێنیتە ناو کۆمەلگاوە لەبەرەوە ئەو باوەڕکردنە پێی دەوترێت باوەڕکردنێکی نەزانانە کە ئێمە
ئەم شتانە دێتە ناومانەوە و زۆر بە ئاسانی بین بەکاری بێنین بەبێ ئەوەی فلتەر دانێن بزانین چی پێویستە و لە چیدا بەکاری بێنین و بۆچی بەکاری نەهێنین و زیانەکانی چیان. ئەمە لە ڕووی تەندروستی و دکتۆرەکان زۆر ئاماژەیان بۆ داوە کە بەکارهێنانی موبایل و کۆمپیوتەر و ئەوانە چ زیانێک لە جەستردا و زیانەکەش زیانێکی بەسیط نییە، بەڵام لە ڕووی فکریەوە من باز دەکەم کە ئینسانەکان حتا لە ڕووی دەرونیەوە پەروەردەسازی دەرونی خۆیان لە ڕووی فکریەوە چەند لە شوێنی خۆیان بەجێماون و ناتوانن کە گەشەکردن بە خۆیان بدەن، چونکە ئەم گەشەکردن لە تەمەنێکی بچووک ڕاوەستاوە و دوای ئەوە ئەو گەشەکردنە بە ئاسانی گەورە نابێت. زۆر باشە. خات و کوردستانی مە ناونیشانی سەوەرەکەمان کاریگەری نێرێنی سوۆشال میدیا لەسەر ڕەفتاری تاک. جا پرسیارەکە لەوەدایە ئایا هەر بەڕاستی سوۆشال میدیا دەکرێت ئاڕاستی ڕەفتاری تاک بکات لە کۆمەلگادا و بەتایبەتیش گەنجان؟ لە ئێستادا سوۆشال میدیا جێگای زۆر شتی بۆ منداڵ گرتوێتەوە، بۆ گەنجەکان گرتوێتەوە. ئەسڵ دەتوانم بڵێم زۆر بە پێش پەروەردە کەوتوێتەوە، دەتوانم پێ بڵێم زۆر بە پێش قوتابخانە و مامۆستا کەوتوێتەوە، دەتوانم بڵێم بە پێی عورف و بە پێش کلتوریش کەوتوێتەوە و کلتوریش ڕەت دەکاتەوە. سوۆشال میدیا بە زۆرێ لە زۆرەکان نەک ڕەفتاری مرۆڤدا دەڕێژێ، نەک کەسایەتی مرۆڤدا دەڕێژێ، بەڵکو هەستەکانی مرۆڤیش ئاراستە دەکا بۆ چ بابەتێک کە پێی خۆشە، بۆ چ بابەتێک کە پێی خۆش نەبێ و پێی خۆش بێ، بەڵکو عقلی مرۆڤ ئاراستە دەکا، کەسایەتی مرۆڤ ئاراستە دەکا بە زۆرێ لە زۆرەکان کە ئینسان خاوەنی شتەکانی خۆی نامێنێ. عقلی بریتێ لەو عقلی کە سوۆشال میدیا بۆی دروست دەکا، بیرکردنەوەی بریتێ لەو بیرکردنەوەی کە سوۆشال میدیا بۆی دروست دەکا، پەروەردەسازی دەرونی بریتێ لەوەی کە سوۆشال میدیا پێی دەدا. بە تەواوی مرۆڤدا دەڕێژێتەوە، زۆر بە تەواوی، چونکە زۆر بە ئەکادمی دانراوە لە ڕووی داڕشنەوەی ئینسان بەو شێوازەی بەو مەبەستەی کە دەیانەوێ. یعنی دانراوە کە مرۆڤ لە چ ئاستێک ببا بۆ چ ئاستێک. ئەو تەغیرە گەورەی کە لە دوای هاتنی سوۆشال میدیا بەسەر کۆمەڵگادا هات لە ماوەی 20 ساڵ بۆ 25 ساڵی ڕابردوو، تەغیرێکی جزریە کە بە سەدان ساڵ ناکرێت. یعنی ئەگەر کۆمەلگایەک بتە بیگۆڕی، ئەگەر سوۆشال میدیا نەبێ وەکو قەدیم لە ڕێگەی عورف و عادەت و دەستورەکانەوە بگۆڕی، سەدەیەکی پێویستە، یعنی سەدەیەکی پێویستە تاوەکو ئەم عورفە و ئەم دەستورە لە عقلی تاکەکان لە عقلی ئینسانەکان ڕەش دەکەی و عورف و عادەتێکی نوێ دادرێ. بەڵام سوۆشال میدیا زۆر بەسەریعی لە ماوەی چەند ساڵێکدا دەیکا، لەبەر ئەوەی لە بازنەکانی هەست و سۆزی ئینسان دانراوە، لەو شوێنەی کە مرۆڤ زۆر حەزی لێیە، حەزی پێ دەکا. موبایل کاتێک داهێنرا تەنها بۆ پەیوەندیکردن بوو، بەڵام ئەگەر تەماشاکەین موبایل پەیوەندیکردنی بە تەواوی لەدەستداوە، بریتیە لە بەسەربردنی کات لە ڕێگەی ئەو پلاتفۆرمانەی کە لەسەر موبایلەکە دەکرێتەوە، ئەمە تیکتۆکە، ئەمە سناپە، ئەمە فەیسبووکە، ئەو جگەلەوەی کە شتی تری دەسەدا دەدرێت، ئەمانەوەی لە ئینسان کردووە هۆگر بێ لە ڕێگەی ڕیل و شتەکان و دەکا ئینسان کاتێکی زۆری بڕوا. ئەمە ئەگە تەماشاکەی ئینسانی ئێمە ئێستا بێ سەبرا، ناتوانێت زۆر لە قسەکردن بگرێت. هەر ئەم مرۆڤە 10 ساڵ لەمەوبەر جوان جوێی دەکرد، هەر ئەو مرۆڤە 10 ساڵ لەمەوبەر سەبری زیاتر بوو، ئێستا سەبری نییە، گوێگرتنی نییە، ئاستی معرفی نزمە. ئەمە تەماشا دەکەین هەموو شتەکان لە سوۆشال میدیا بە کورتی دادەندرێ، بۆ ئەوەی چاوی تۆ لەسەریدا نەچێ، بۆ ئەوەی چاوی تۆ بێتاقەتی ڕووی تێ نەکا. یعنی سوۆشال میدیا لەسەر باری فیسیۆلۆجی ئینسان دانراوە کە ئەو ئینسانە بە چ شێوازێک ڕادەهێنرێ لە دەرونی ڕادەهێنرێ بۆ ئەوەی کە تحملی سوۆشال میدیا بکە. سوۆشال میدیا نەهاتوە گۆڕانکاری لە عقلی ئینسان بکە، هاتووە خۆی گونجاندووە لەگەڵ مرۆڤەکاندا. یعنی نەک نەیتوانیوە خەرمانێک دروستکە لەسەر عقلی ئینسانەکان گۆڕانکاری بکە، بەڵکو خۆی زۆر بچووکتر داناوە لەم بابەتە لە دیوێکدا، خۆی گونجاندو و هاتووە ئەم بارەس هەست و سۆزەی ئینسان یاری پێ بکە بۆ مەبەست و مەرامێکی خۆی. دەڵێن مەبەست و مەرامەکەش مەبەست و مەرامێکی هەڵەیە، چونکە ئینسان 2000 ئاوەڕ دراتەوە کاتێک دەگا بە 40 ساڵ بە 50 ساڵ تەماشا دەکا بەجێ ماوە، ئەوەندە بەجێ ماوە کە کات دەرفەتی نادا بگەڕێتەوە. ئەسڵ زۆر کار هەیە دەبوو لە ڕابردووکردبای تازە ناتوانێت لەو تەمەنە بیکە، بۆی عیبەیە، بۆی غەڵەتە، ناکرێ و نابێ. چۆن دکتۆرێک کە طبعام تەواو دەکات و بەڵام نازانێ خۆی فێری ئەوە نەکردووە برین بدورێتەوە یان برین تیمارکە، پێ عیبە بچێ خۆی فێری ئەو شتەکە، لەسەری قورس دەبێت تا حدێکی زۆر. ئەمە بەو جۆرەیە ئەزیزان، یعنی ئینسانەکان کە تەمەنیان دەڕوا بەهۆی بە دیار سوۆشال میدیا و یاریە ئەلکترۆنیەکان و یان مەسەرەن ئەو شتانەی کە کۆمیدی و پێکەنین و جەوی خۆشن، وا لە ئینسان کردووە کە هەموو ژیانی لەو شوێنە ڕابوەستێ لە ئەزمونکردن ڕادەوەستێ. چکە ها سیر کە ئاماژە بە بابەتێکی گرنگ بکەین،
پەروەردە خۆ پێگەیاندن لە ڕێگەی دووشتەوە دەکرێت یەکەم لە ڕێگەی دانانی منهەجێکی بەهێزەوە کە ئینسان لەسەری پەروەردە بکرێت کە بەداخەوە ئەوە لە خێزانەکانی ئێمە نییە کە ئینسان منهەجی پەروەردە بکرێت ئەم منهەجە شەیە ئەمە دینە دینی ئیسلام بە جوانی ئەم منهەجەی داناوە ئەگەر مرۆڤ پشت بۆ بەستێ ئەگەر هەتا پشت بە عەقڵ و معریفەش ببەستێت منهەج هەیە کە ئینسانی لەسەر پەروەردە بکرێت دووەمیان ئەزمونکردنی ئەو منهەجەیە جا کاتێک ئەم منهەجە نییە و ئەزمونکردنیش نییە کەواتە ئەزمونکردن لە کوێ وەردەگرێت لە ڕێگەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە وەردەگرێت یعنی لە ڕێگەی ئەو پلاتفۆرمانە وەری دەگرێت و ئەوەش 100% هەڵەیە من بەلامەوە سەیر و سەمەرەیە کە مرۆڤ ئەوەندە تااقەتی سۆشیال میدیای هەیە بەکاری بێنێ چونکە یەک دنیاشتی سەقەتی تێدایە لە هەزار بابەتێکی سودبەخشی تێدا نییە. زۆر باشە خات و کوردستان ئەگەر باسێک لەو بابەتانە بکەین کە لە سۆشیال میدیاکاندا بوونی هەیە کە هیچ بە جۆرێک هیچ جۆرێک لەگەڵ کولتور و ئاین و کۆمەلگای ئێمەدا ناگونجێ بەڵام دەبینین ڕۆژانە ژمارەی زۆر لە گەنجان و ئەوانەی کە تەمەنیشیان تۆزێک هەیە و گەنج نین بەڵام ڕیاکت بۆ ئەم بابەتانە دەکەن لایکی دەکەن یاخود کۆمنتی بۆ دەکەن هەندێکیش لە گەنجان کە ئەم بابەتانە دەبینن بە شوازێکی وا بڵاو بۆتەوە و بە شوازێکی وا لە ناو خەڵکدا باز ئەکرێت لەوانەیە بە کارێکی باشی بزانن ئایا دەکرێت ئێمە وەکو گەنجێک هەر بابەتێک کە هاتە بەردەستمان بینیمان کە ڕیاکتێکی زۆری هەبوو یاخود بینەرێکی زۆری هەبوو بۆ کارێکی باشی بزانین طبعا ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە کە ئەوەی کە کەسەکان گەورە دەکا ئەوەی نەزانەکان گەورە دەکا کەسی نەزانەکان گەورە دەکا و بەڕاستی ئەمن ئەگە بابەتێک هەرگیز خەمی لە ناخۆم کە دەبێتە ترند و لە سوۆشیال میدیا بڵاو دەبێتەوە و هەمووان ڕەوازی پێدەدەن و گرنگی پێدەدەن چکە ئەمن دەمێک کە خوێندنەوەم بۆ کۆمەلگاکەی خۆم کردووە دەمێک کە دەزانم کۆمەلگاکە لەسەر ئاستێکە مشکلەیەکی زۆر گەورە لەو بابەتە هەیە کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە معریفەیە ئینسان کە معریفەی نەبوو زانست و زانیاری نەبوو ناشتوانێت ڕاست و چەپ و غەڵەتەکان و ڕاستەکان لە یەکتر جیا بکاتەوە بۆیە ڕەوازدە بە هەر شتێکی هەڵە ڕەوازدە بە هەر شتێک کە بچێتە بازنەکانی هەست و سۆزی ئەو هەست و سۆزەکانی پەروەردە نەکراون هەست و سۆزەکانی بەس تەنها وەکو هەست و سۆز ماونەتەوە هیچ معریفەیەک نەهاتۆ بۆی بە هەست و سۆزەکانی دابشکە بەسەر ئەوەی چ شتێ ڕاستە و چ شتێ هەڵەیە لەبەر ئەوە کاتێک معریفەزانیمان نییە ناشتوانین ئاماژە بۆ بدەین بزانین ئایا ئەم هەستەی ئێمە ڕاستە یاخود هەڵەیە بۆیە هەر شتێک کە دێتە ژوورەوە هەر لە لاونچەکانی بە هەست و سۆز بدا زۆر بە ئاسانی هۆگر دەبێ پێی و زۆر بە ئاسانی دەچێتە ناویەوە جا ئەمە پەیوەندی بە تەمەنەوە نییە بڵێن ئیلا گەنجانوان ئەگەر بە تەمەنیش بین یعنی ئینسانێکی بە تەمەنیش بین بەڵام هەست و سۆزەکانمان معریفەمان گەورە نەبوو بێ بۆی هەست و سۆزەکانمان دابڕێژیتەوە هەر وەکو گەنجە هەرزەکارەکە تەسەڕوف دەکەین وەکو گەنجە هەرزەکارەکەش هۆگر دەبین و مدمین دەبین جا ئەم هەموو ڕەوازدانە بەم شتە سەیر و سەمەرانە کە معنایان نییە و بگرە ژیانی ئەو کەسە بەرە و دۆڕان و لە ناوچوون دەبن ئەمە بۆ خۆی کارەساتێکی گەورەیە نەگمای ئەوە بێ ئەمە گرنگە و پێمان وا بێشتەکی گرنگە ئەمە سۆشیال میدیایەکە کاری کردووە لەسەر ئەوەی کە چۆن خەڵک هۆگری خۆی بکە بۆ ئەو شتەی کە خەڵک حەزی لەیە نەک سۆشیال میدیایەک بێ خەڵک هۆگری خۆی بکە بۆ ئەوەی شتێک لە خەڵک چاکە گۆڕانکاری لە فکری خەڵکە ئەمە ئەو سۆشیال میدیای پێدەوترێ ئەم تۆڕە کۆمەڵاتی پێدەوترێ ئەمە هەڵەیەکی گەورە ئێمەگە بە سەرکەوتنی دابنین بە سەرکەوتووی دابنین و پێمان وا بە شتێکی سەرکەوتووی کردووە یەکێک لە کارە گەورەکانی پەروەردەکاران ئەوەیە ئەم هەڵە گەورەی ڕاستکەرەوە ئەم گۆڕانکاری گەورە دیسان بگەڕنەوە بۆ خەڵک کە ڕەواز مەدەن بەشتی هەڵا شتە خۆشەکان مەرزنی ڕاز بن شتە باشەکان باخۆشکەین شتە خۆشەکان هەرچی خۆش بوو مەرزنی هەموو شتێکی خۆش باش بێ ئەمانە لە مێشکی ئینسانەکان ڕاستکەینەوە چکە ئەمانە وای کردووە کە زۆر جار ڕاگەیان باشەکانیش هەڵوێستە بکەن بڵێن ئەدی بۆ ئێمە بینەرێکی وامان نییە یاخود بۆ ئێمە ڕەوازێکی وامان پێ نادرێ کەم معریفی ئینسانەکان ڕەوازدانە بەشتی ناتەندروست و ناکامەڵ و هەڵپەسێردرا و بێمەعنا ئەمە تعبیری کۆمەلگامان بۆ دەکات ئەگەر خەبیرێکی گەورە زانایەکی گەورە بێ خوێندنەوە بۆ ئەم کۆمەلگایە بکە و سەیری ڤیوی بابەتێکی سەیر و سەمەرە بکە کە خەڵک چەند تەماشای کردو سەیری بابەتێکی عیلمیش کە خەڵک تەماشای نەکردووە دەتوانێت ئاستی معریفی کۆمەلگای کوردی بە تەواوی وەربگرێت و پەروەردەی خێزانەکان بزانێت کووە و پەروەردەی قوتابخانەکان بزانێت و هەموو ئەوە بە تەواوی لێکۆڵینەوە بزانێت لە کورد زانا چەند هەیە کەسە نەزانەکان چەندن یعنی دەتوانێت
بگاتە ئەنجامێکی زۆر گەورە لەسەر کۆمەڵگای کوردی. خاتو کوردستان جاران ئەگەر کەسێک نخبە بووە لە کۆمەلگایە کەسێکی دیار بووە ئەوە مامۆستایەک بوو نووسەرێک بوو دکتۆرێک بوو کەسێک بوو کە زانستێکی پێ بوو شتێکی پێ بوو لە کۆمەلگا بەڵام ئێستا ئەگەر کەسێک بێنی بیکەی بە نمونەی باڵا لە کۆمەلگایان وەکو نمونەی باڵا سێر بکرێ کەسێکە کە ڕۆژانەشت بڵاوکاتەوە هەر ئەو ناوبانگێکی هەیە ئەین ڕەنگە هیچ شتێکیشی نەبێ کە جێ ئەوە بێ کە خەڵک بیکا بە قدوی خۆی بیکا بە ڕێنیشاندەر بۆ خۆی پرسیارەکە لێرەدا گەنجان تا چنێک ئەبێ هۆشیار بن لە هەڵبژاردننی و کەسانی کە سێریەکەن یعنی تا ڕادەیەک ئێمە ڕۆژانە خۆمان بەرپرسیارین لەوەی کە سێری چیەکەین چنێک کات سەرخانەکەن ئەو کەسانەکەن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە لامانن. بەڵێ طبعا بێپلانی ئێمە لەبارەی ژیانی خۆمان و لەبارەی ئەو مەشروع گەورەی کە ئێمە لە دنیا خەڵق بووین و بۆچی خەڵق بووین و دەبێت چ بکەین ئەم بێپلانی وای لە ئینسانەکان کردووە کە کات لە هەر شتێک سەرفکەن. شتێکی تر کە ئێمە ڕەواز درراوە بەم کەسانە و ئەم کەسانەی کە نوخبەنە ئیهمال دەکرێن یاخود نوخبەکان کەمتر دیارن یاخود تێکەڵ بوو ئێستا ناتوانین نوخبە بدۆزیەوە لەبەر زۆری ئەو شەپۆلەی کە کەسانی دواکەوتونە و هاتوونەتە ناو بابەتەکەەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە بزنس و مادەگەرایی هاتۆتەنا ئەو لایەنەوە یعنی خەڵک بزنسی کەوتۆتە ناو سۆشیال میدیاوە و کار و ئیشی کەوتۆتە ناو ئەوە بەشەوە یعنی هەتا ئەوەشیان کرد کاتێک تۆڕە کۆمەڵاتیەکانیاندانا بزنسی گەورە گەورە چۆوێ ئیشی گەورە گەورە چێ هەروەی دەهات ژیانی ئینسان داهاتەکانی چۆوێ جا ئەمە بوو بە بەرژەوەندی کاتێکیش دەبێت بە بەرژەوەندی کاتێکیش دەبێت بەوەی کە ئەمن گرنگەوەی ئەو کەسە لە دەست خۆم نەدەم ئەو مەشروع لە دەست خۆم نەدەم خەڵکێکی زۆر دێ ڕەوازەدا بەم شتە بێمانایانە ئەمەش زۆرێک لە نەزانیە کە من ڕەواز دەدەم بە شتێک چونکە بەرژەوەندی مادیم لەوەدایە ئەسڵن کە یعنی ئەوە مشکلێکی زۆر گەورەیە کە ئەمە ڕەواز دەین بەو شتانە چکە دەستکەوتی مادیم لێرەیە قەی ناکە وا دەکەم لەبەرەوە نوخبەکان کەسە گەورەکان بۆ ون دەبن لەبەر چی لەبەرەوەی زۆر بە غەیرە مباشر زۆر لەو کەسانە درا ئەوانە جەماعەتی ئەوانە کە زۆر دەخوێنەوە وەکو فیلم کۆمیدیات لەسەر شتیان لەسەرکرا ئەوانن کە زۆر قسان دەکەن ئەوانە کە زۆر بیر لە شت دەکەنەوە ئەوانەی کە کەم بیر دەکەنەوە ئەوانەی کە کەم ئەوە دەکەن چەند ژیانیان باشترە یعنی بەو جۆرە ڕەوازی ئەوانە نەما و خەڵک ڕێگای ئەوانی پێخۆش نەما و حەزی لێ نەما ژیان هەمووی پڕ کراوە کۆکرایەوە لە هەبوونی مادە پارە بۆی ئافرەتێک زۆر بە ئاسانی ئامادەیە هەموو حیا و حرمەتی خۆی هەموو کەسایەتی خۆی بخاتە سەر شاشە بۆی پارەی دەستکەوێ ئامادەیە بڵێ ئەمن بەوەندە دەفتەرە کار دەکەم بەوەندە دەفتەرە ئیش دەکەم بەس بۆ ئەوەی کە پارەی دەستکەوێت و جوانەکەی خۆی بەکار بێنێم ئامادەیە پیاوێک زۆر بە ئاسانی خۆی بکە بە ژن خۆی بکە بە پیا و گرنگەوەیە خەڵکێکی زۆر هەیە پێی پێ دەکەنێ و دڵخۆش دەبێ و لە بەرامبەریشدا سپۆنسەری گەورە گەورە دەکرێن لەلایەن کۆمپانیا و دەسەڵات و شتەکانەوە کە ئاساییە ئەو شتە دەکەنەوە زۆر گرنگە و لە بەرامبەردا ئەوانەی کە معریفەیان هەیە و ئاستی زانستیان بەرزە و دەیانەوێت گۆڕانکاری لەگەڵ کۆمەلگا بکەن دەستیان دەگیرێ بچووک دەکرێنەوە ڕێگەیان لێ دەگیرێ نایڵن گۆڕانکاری بکەن پێگە و مەقامیان لە کەدار دەکرێت ئەمانەش هەمووی سەبەبی ئەوەیە کە ئەمە کۆمەلگامان گەیشتەوە ئاستا طبعا ئەوانەی کە بازی گەورە دەدەن ئەوانن کە ئەو شتیان دروست کردووە لە داهاتوو چونکە ئەم کۆمەلگا نەزانە تا چەند نەزان بێ لە هەر شوێنێکی دانەی زیاتر زیان لێدا کاتێک تاک نەزانە لە هەر شوێنێکی دابنەی زیاتر نەزانی بڵاو دەکاتەوە کاتێک تاکێک زانایە زیاتر اعتراف بە زانایی و بە شتە جوانەکان دەکات و شتە جوانەکان دێنیتە کۆمەلگاوە ئینسان لە قیامەت حساباتی لەسەر ئەو شتەیە لە دنیاش ئینسان قەت وجدانی ئاسوودە نابێ ئاوا بیرکاتەوە ئاوا بژی و ژیانێکی ئاوا بۆ خەڵک دروستکە ئەمە هەڵەیەکی گەورەیە مرۆڤ دەرحەق بە فیترەتی خۆی دەیکا دەرحەق بە دینی خۆی دەیکا دەرحەق بە قیامەتی خۆی دەیکا دەرحەق بە ژیانی خۆی دەیکا پێم وابێ ئەو مرۆڤانە نەزانترین مرۆڤن کە ئەم کارە دەکەن ئەوانەی بەم کارە هەڵدەستن و ئەوانەشی دەکەونە ژێر ئەم ڕێزکەیەوە مرۆڤ دەبێت جارێکی تر هەڵوێستە بکاتەوە لەسەر بوونی خۆی لەسەر ژیانی خۆی لەسەرەوەی بۆ دروست بووە بۆ هاتووە بۆ ژیانی خۆم ئاوا سەرف بکەم بۆ بەم جۆرە بژیم ئەمانە هەموو شتی زۆر زۆر مەزنن کە وای کردووە کە کۆمەلگای ئێمە خەبیر و نوخبە و جەمسەر و قوتبەکانی تێداون بێ و ئەسڵەن خەڵک هەوڵ نەدا ببێ بەو کەسە ئێمە دەمێکە کوڕی سەدەمان نییە مشکلەمان لەگەڵەوەدا هەیە ئێمە پێویستمان بە قازی محەممەد هەیە ئێمە پێویستمان بە مەلای گەورەی کوێ هەیە ئێمە پێویستمان بە زانە و کەڵەزانەی گەورە هەیە پێویستمان بە حەبسەخاری نەقیب هەیە پێویستمان بەم جۆرە کەسایەتیانە هەیە بۆ ئێستا هەڵ ناکەوێ
چونکە ئێمە دەستبەرداری ئەو بابەتە بووین ئێمە پێمان وایە ئەمانە غەڵەت ژیاون لە ژیان بەپێی معیاری ئەمنە خەڵکی کە بیرکردنەوەی نەزانە پێیان وایە ئەمانە بە هەڵە ژیاون و ژیانی خۆیان بەخت کردو بۆ خەڵک بەس ئەوانە سەرفراز و سەرکەوتوو بن. بەڵێ دەستخۆش بێت زۆر سپاس بۆ خاتی کوردستان ڕسوول نووسەر و پەروەردەکار کە لەم تۆرە لەگەڵمانە بووی سپاس دەکەین.